بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست پەرلەمانی عێراق لەسەر پرۆژە یاسای هەڵبژاردنەکان لە کۆبوونەوەدایە، بەڵام بۆیەوەی کە ناکۆکی هەیە لەسەر سیستەمی هەڵبژاردن و بازنەکانی هەڵبژاردن تاکو ئێستا کوتلەکانی ناو پەرلەمانی عێراق نەیانتوانیوە بگەن بە ڕێکەوتن و کۆبوونەوەکە وەستاو و داواکاری هەیە بۆی کە مادەی 15 کە تایبەتە بە سیستەمی هەڵبژاردن لەسەر راستی قەزای خود پارێزگا بێت بازنەی هەڵبژاردن داوا دەکرێت بەشێک لە پەرلەمانتەران داوایان کردووە کە دوا بخرێت. ئەم شەو بە میوانداری بەڕێز دکتۆر سعید کاکەیی ئەندامی پێشووی ئەنجومەنی کۆمیساران لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق تاوتوێی یاسای نوێی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان و پرۆژە یاسای هەڵبژاردنی پەرلەمانی عێراق دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین. هذه النسخة التي وصلت الآن من اللجنة القانونية. پەرلەمانی عێراق بۆ گفتوگۆکردن لە سەر یاسای هەڵبژاردنەکان کۆبووەوە، لایەنەکانیش لەبارەی سیستمی هەڵبژاردن ناکۆکن. پەرلەمانی عێراق بە ئامادەبوونی 181 پەرلەمانتار تاوتوی پرۆژە یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کرد. لەبارەی سیستمی هەڵبژاردن لایەنەکان گەورەترین ناکۆکییان هەیە. هەرێکە لە هاوپەیمانی سایڕون و نەسڕ و هێز عێراقیەکان لەگەڵەوەدان بازنەی هەڵبژاردن لەسەر ئاستی قەزا بێت و پشتیوانی لە لیستی تاکە کەسی دەکەن. لا بەرامبەر دارێکە لە فراکسیۆنە کوردەکانی پەرلەمانی عێراق و هاوپەیمانی فەتەح پشتگیریەوە دەکەن بازنەی هەڵبژاردن لە سەر ئاستی پارێزگا بێت و هاوشەوی هەڵبژاردنەکانی پێشوو لە سەرتاسەری عێراق 18 بازنەی هەڵبژاردن هەبێت. ئەگەر بازنەکانی هەڵبژاردن لە سەر ئاستی قەزا بێت، هەرێمی کوردستان دەبێت بە 32 بازنەی هەڵبژاردن و بەم شێوەی خوارەوە دابەش دەبێت. سلێمانی 16 قەزا، هەولێر 9 قەزا و دهۆکیش 7 قەزا. هاوکات بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق ژمارەی کورسیەکانی پەرلەمان لە 329 کورسی بۆ 251 کورسی کەم دەکرێنەوە و لەو ژمارەیەش 9 کورسی با سیستمی کۆتا بۆ پێکهاتەکانە. لە هەمان کاتیشدا ژماری کورسیەکانی پارێزگاکانی هەرێمی کوردستان لە 44 کورسیەوە بۆ 35 کورسی کەم دەکرێتەوە و بەم شێوەی لێدێت. سلێمانی 14 کورسی، هەولێر 12 کورسی و هەرچی پارێزگای دهۆکە 9 کورسی بەردەکەوێت. کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بۆ دەنگدان لە سەر یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران لە کاتێکدایە لە سەرەتای مانگەدا یاسای نوێی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانیش پەسەند کرا. بەپێی یاساکە ئەنجومەنی کۆمیسیاران لە 7 دادوەر و 2 ئەندامی ئەنجومەنی شورای دەوڵەت پێکدێن. لە ناو دادوەرەکانیش 2 دادوەر لەلایەن ئەنجومەنی دادوەری هەرێم دیاری دەکرێن. با بڕۆی شارەزانی بواری هەڵبژاردن یاسای نوێی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق گرنتی سربەخۆیی و دەستێوەرنەدانی حیزبەکانی لە کاری کۆمیسیۆن نەکردووە. لە پاش سەرهەڵدانی خۆپیشاندانەکانی عێراق یەکێک لە داواکاریەکانی خۆپیشاندەران دروستکردنی کۆمیسیۆنێکی نوێ و دەرچواندنی یاسای نوێی هەڵبژاردنەکان بوو بە ئامانجی گۆڕینی نەخشەی سیاسی عێراق لە داهاتوو. بەڵام چاوەڕوان ناکرێت یاساکانی هەڵبژاردن و کۆمیسیۆن گۆڕانکاری ئەوتۆ لە دۆخەکە دروست بکەن. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاکتۆر بەخێربێن وێرایەوەی کە ماندوو بوون و لە بەغدا گەڕان و هات زۆر سپاسان دەکەین. سپاسی بە ڕێزانەکەم و سپاسی بینەرانی کەناڵی پەیامی بەڕێز. دکتۆر سەرەتا لە بەرلەوەی بچین سەر پرۆژە یاسای هەڵبژاردنەکان لە یاسای نوێی کۆمیسیۆن دەست پێ بکەین. سەرەتا باز لەوە بکەین و کۆمیسیۆنەی کە بۆ هەڵبژاردننی 2010 بەڕێوەبر ئێستا کۆمیسیۆنەکە هەڵوەشاوەتەوە بڵێن؟ کۆمیسیۆن هەڵنەوەشاوەتەوە. ئەوەی بووە ئەنجومەنی کۆمیسیاران لە کارخران بەڕێوەبەرە گرشتیەکان بە پێی یاساکە دەبێت یا خانەنشین کرێن یا بنێردرێنە دەرەوەی کۆمیسیۆن واتە لە وەزارەتەکان جێگەیان بۆ بکرێتەوە بە هەمان شێوەش بۆ بریکارەکانیان و یاخود جێگرەکانیان. هەرچی بەڕێوەبەری بەش و بەڕێوەبەری هۆبەیە ئەوانش لە کار دەخرێن. یعنی ئەوانەی کە بەڕێوەبەری بەش و بەڕێوەبەری هۆبە بوونە جارێکی تر بۆیان هەیە لە ناو کۆمیسیۆنە ببنە بەڕێوەبەر تەنها وەکو کارمەندێکی بەردەوام لە ناو کۆمیسیۆنە کاروباری خۆیان بڕێوە دەبن. ئەمە مانای ئەوە نییە کە کۆمیسیۆن هەڵوەشاوەتەوە بەڵکو بڕیار بەدەستانی کۆمیسیۆن لە کارخران لادران. وەکو وتم ئێمە نۆ کۆمیسیار بەپێی یاساکە نۆ کۆمیسیار یا خانەنشین دەکرێن یا ینی پلەی وەکیل وەزیرمان پێ دەدرێ لە وەزارەتەکانی تر. ئێمە لە 5 مانگەوە دەسەڵاتی واژۆکردنی ڕێنمایی و بڕیار و ئەوانەمان نەماوە، بەڵام ئیتر ئەمڕۆکە خۆشبەختانە لە پەرلەمان
چوار کارمەندیان دەستنیشان کرد وەکو کاربەڕێکەر تا ئەو تا ئەنجومەنی کۆمیسیارانی دەست بەکار تا ئەنجومەنی کۆمیسیاران لە دادوەرەکان پێک دێت بەڵێ و تا بەڕێوەبەری گشتیەکان دەستنیشان دەکرێن لەگەڵ جێگرەکانیان بەڕێوەبەری هۆبە و بەڕێوەبەری بەشەکان باشە بەس بەڕێز پێشتر زۆر مەسەلەن داتا و مەسەلەن ژمارە لە سەرگەندەڵی خستە ڕوو بۆ هیچ ئەندامێکی ئەنجومەنی کۆمیسیارانی پێشوو ینی دادگای نێکران بەڵام خانەنشین دەکرێن ینی زەرو نەبوو مەسەلەن بەشێکیان ئەگەر لەو تەزویرە تێوەگلابن دادگایی بکرابان. ئەلبەتە سپاس دەکەم بۆ ئەم پرسیارەش زۆر گرنگە. لە سەرەتا لە 16/5/2010 من تاکەی کۆمیسیار بووم کە ڕوبەڕووی گەندەڵی و ڕوبەڕووی تەزویر و ڕوبەڕووی دەستکاریکردنی ئاکامەکان ڕاوەستان بە بەڵگەوە کۆمەڵێ داتای ڕەوانم خستە پێش چاوی بینەران لە چەندی کەناڵی جیاواز بەتایبەت کەناڵە عەرەبیەکان لە بەغدا و تەنانەت لێرەش لە هەرێم بۆم شیکردنەوە کە چی کارە ساتێک ڕوویداوە دوای ئەوە لە ئەلبەتە پەرلەمانی پێشوو نەک ئەم پەرلەمانە ئێستا ئێمەیان لە کار خست سڕکراین بۆ مای 2 مانگێک بۆ ئەوەی قازیەکان بێن ئیدارەی بژاردن و جیاکردنەوەی دەنگەکان بکەن بەدەستی کە نەکرا لە 105ەکە کرا لەگەل لە 105ەکە اینجا بەداخەوە دادوەران بەلا ڕێدابران و بڕیاری ئەوەیاندا کە لە 100% ئەلکترۆنیەکە هەژمار و جیاکردنەوەی دەنگە ئەلکترۆنیەکان لە 100% هینە هاوتایەوە یاخود مطابقە لەگەل دەستێکەدا من کارم لەسەر ئەم پرسە کرد ئەلبەتە ئەم پرسەش هاتم بۆ سلێمانی لەگەل بەرپرسانی هەموو لایەنە حزبەکان ئاکامی کارەکانم بۆشی کردنەوە کە چ تەزویرێک بە تایبەت لەم شارە لە سلێمانی چ تەزویرێک کراوە بۆم ڕوونکردنەوە بە داتا پێش ئەوەی کە ئەو داتایانم دەستکەوێت وەکوتم پەرلەمانی ئێمە گێڕایەوە سەرکردنەکەی لابرد لە 11 2010 گەڕاینەوە کە گەڕاینەوە پیان وتین تۆ لە کەناڵەکانی میدیاوە بە منیانوت ئەنجومەنی کۆمیسیارە بەڵێ وتیان تۆ ئێمە تۆمەتبار کردووە بەوەی کە ئێمە بڕیاری ڕاستە و خۆمان بە کارمەندان دابێت بە تەزویر کردو وتم نەخێر تۆمەتی وام نەکردووە وتیان بەڵێ تۆ لە تەلەڤیزیۆنەکانەوە وتم کاکە لێبوردەیی پیشەی گەورەی و پیشەی بەرفراوانی عەقڵە ئەگەر شتێکی وام وتوبێت من داوای لۆبردن لە یەکە بە یەکەتانەکەم چونکی بەڵگەم نییە بەڵگەی مەلموس بە نووسرا و تۆیەکی وەکو کۆمیسیار داوات لە کارمەندێک کرد بێ بڕۆ تەزویر بکە ئەو بەڵگەیم نییە بەڵام بەڵگەی زۆرم هەیە لەسەرەوەی کە کارمەندەکان و تەنانەت کە کارمەندەکان و ئەوەی کە لە کارمەندەکانەوە بۆ ئێوە هاتووە بە تەزویر ئێوە تێتان چوانەوە بەهەرحاڵ جارێکی تر سڕیان کردمەوە ئەم سڕکردنەوە ماوەیەکی زۆری خایەن تا ینی لابردنمان لەسەر کار سڕکردنەوەکە بەردەوام بوو بەڵام خۆشبەختانە دادگا منیش گێڕایەوە سەر پیشەکەم ئەوان هەستان تەمیزیان کردەوە تەمیزەکەشم بردەوە لە 2019 بڕیاری تەمیزەکە لە بەرژەوەندی من دەرچوو بەڵام ئەمان بە ئێستاشەوە تەنفیزیان نەکرد هەستاوەتر شکاتم کردو ئەیانم بە دادگای جەزایی باشە زەرور نەبوو لەسەر ئەو مەسەرەن تەزویرێکە کرا درابان بە دادگە جا ئێستا باسەکەم من هەموو بەڵگەکان ئەوانەی کە بە داتا دەستم کەوتن و بەراوردەکانم کرد هەموم برد بۆ دەستەی دەستپاکی بەغدا لە هەمان کاتیشە لە کاتی دادگاکانی خۆمە ئەو فایلانم ڕادستی دادوەرەکان کردووە ئیتر ئەمە لای داد و دەستەی دەستپاچی هین فدراڵ دەمێنێتەوە ئایا ئەمانە دەدرێنە دادگا یانە بەڵام من وەکو سعید کاکەی وەکو کۆمیسیاری پێشوو من ئەمانە دەدەمە دادگا چونکی پێشێلی یاسایان کردووە
چونکی یاسایان بە هەڵە دش بە من بەکارێنەوە چونکی یاسایان بە هەڵە دش بە دەنگدەران این کردو و چونکی دەنگی دەنگدەرانیان سەختەکاری کردووە ئەمانە هۆکارەکانی منن کە دەیاندەم بە دادگا ئەی بۆ چون چی بوو لەسەر یاسا نوێیەکە کە ئێستا مەسەلەن کۆمیسیۆنی نوێ لە حەوت دادوەر پێک دێ لەگەڵ دوو ڕاوێژکاری ئەنجومەنی شورای دەوڵەت لە عێراق یعنی ئەم هەیکەل و پێکاتێ جیاواز دەبێت لەو کۆمیسیۆنی سەردەمی هیوادارم جیاواز بێ هیوادارم جیاواز بێ ئەلبەتە بە پێی دەستور دەڵێ کۆمیسیۆن دەبێت سەربەخۆ بێ باش کاتێک کە سەربەخۆ بێ واتە نابێ هیچ پەیوەندیەکی ئیداری و پیشەیی و وەلایی و تەنانەت یاساییشی بەرامبەر بە سێ دەسەڵاتەکە بێ دەسەڵاتی دادوەری دەسەڵاتی جێبەجێکاری و دەسەڵاتی یاسادانان نابێ پەیوەندی بەوە هەبێت تەنها دەسەڵاتی یاسادانان هەیە وایخود سوڵتەی تەشریعی بە عەرەبی پێی دەڵێت کە مافی ڕقابەی هەیە بەسەر ڕقیبی و چاودێری هەیە بەسەر کۆمیسیۆنەوە و بەسەر کۆمیسیارانەوە ئەوەی کە کرا لەم یاسا تازەیە هاتن حەوت دادوەر وەکو جەنابەت فەرمووت حەوت دادوەریان ئینتیداب کرد دادوەر کاتێککە ئینتیداب دەکرێت دەمێنێت وەلایی ئینتیمایی بۆ دەسەڵاتەکەی خۆی بە هەمان شێوە ڕاوێژکارەکان لە مەجلیسی شورا وەلا و ئینتیماییان بۆ دەستگاکە و دامەزراوەکەی خۆیان دەبێت ئەمە خۆی لە خۆیدا بە پێی دەستور ناقانونیە من ئەمە وتووە بە ڕاشکاوی و تەنانەت کاتێککە ئەنجومەنی شورای ئەنجومەنی دادوەرانی باڵا کاتێککە پێرێ کۆبوونەوەیان کرد خۆپارێزی یعنی تەحەفوزی خۆیان لەمە نیشاندا وتیان ئێمە ناکرێ هەم جێبەجێکار بین هەم بڕیار بەدەست بین هەم دادوەر بین بۆیە ئەمە کێشەمان بۆ دروستەکات بەڵام سەرباری ئەوەش بادەمێ وەکو یاسا تێچێنراوە ئێمە ئامادەین ئەم ئەرکە بگرین ئەمەش خۆی دەرگا بۆچی دەکاتەوە دەرگا بۆ ئەوە دەکاتەوە کە تانە لە یاساکە بدرێ ینی کێتانەی لێبدا بۆ نمونە هاوڵاتی دەنگدەر باش دەنگدەر و لایەنە سیاسەکان دەتوانێت تانە باشە لەم یاسای کۆمیسیۆن بدەن باشە ئەو دوو نوێنەرەی بۆ هەرێم دانراوەیە لە ئەنجومەنی دادوەریەوە ئالێتەکەی دیارە چۆن دیاری دەکرێت کە لە ئەندامی ئەنجومەنی کۆمیسیارە ئێمە دەزانین ئەمە شاراوە نییە ئێمە دەزانین کاتێک کە دادوەر دەبێتە ئەندام کەسێک دەبێتە دادوەر دەبێت بە سیستەمی این فلتەر بە فلتەرا تێبڕێت ئەم فلتەرانەش کۆمەڵێ هەژمونی حزبی هەیە یعنی هیچ دادوەری بە ئاسانی ناتوانێت ببێتە دادوەر و ببێتە ئەندامی ئەنجومەنی شورای ئەندامی ئەنجومەنی باڵای دادوەران ئەگەر ڕەزامەندی یەک لەو دوو حزبە زلهێزەی هەرێم نەبێت واتە پارتی و یەکێتی دەبێت ڕەزامەندی ئەوانی لەسەر هەبێت ئێمە ئەو ڕەزامەندی خۆی لە خۆیدا ئەم دادوەرە دەخاتە جێر هەژمونی ئەو دوو حزبە ینی دادوەرێکم بۆ بێنە کە بە ڕەزامەندی ئەو دوو حزبە بەبێ ڕەزامەندی ئەو دوو حزبە ببوو بێتە ئەندام نییە یعنی ئەمە واقعەکە من وەکو هاوڵاتیەکە ئەمە باسەکەم نەک وەکو کۆمسیارێک نییە چ لە هەرێمێ چ لە فدرال بێ لە بەغدا بێ باش هەمویان کەوتونەتە ژێر هەژمون و ڕکێفی حزبەکانەوە کەواتە کاتێکە ئەمە هینە بێت دیارە و تەنانەت لە یاساکەشە دەستنیشانی کردو دەبێ شوێنە جوگرافیەکان دیاری کرێن واتە نابێت دوو دادوەر لە زۆنی سەوز واتایەکی تر لە زۆنی سەوز بێت یا لە زۆنی زەر بێت دەبێت یەکیان لە زۆنی زەر بێت ئەوی تریان لە زۆنی سەوز بێت ئێمە خۆی پێشێلکردنی دەستورە خۆی پێشێلکردنی یاسای سەربەخۆی کۆمیسیۆنە باشە زۆر باشە ئەی سەبارەت بە کارمەندەکان ینی کارمەندەکان چیا مەسەرە و کارمەندانی کە ئێستا لە کۆمیسیۆن کار دەکەنەوەندەی کێوە بەدادچوندان کرد دەبێ کارمەندە سابتەکان کارمەندە بەردەوامەکان ئەوانە دەبێنەوە ئەوانەی کە گرێبەسیان هەبوو لەگەڵ کۆمیسیۆنە ئەلبەتە کۆمیسیۆن بەم دوایە لە مانگ و مانگ و سێمانگی ڕابردووە چەندین کەسی گرێبەستی تازەی لەگەڵ چەندی کارمەندی کاتیە واژۆ کرد ئێستا ئەو گرێبەسانە سڕ کراون چونکی هێشتا هەڵبژاردن نییە
و هەڵبژاردننی پارێزگاکانیش ناکرێت ئەو پرۆسەیە سەرکراوە نەکتەنها ئەوە بڕیارێک دەرچوو بوو کە ئەوانەی پتر لە 3 ساڵ گرێبەستی کاتیان لەگەڵ کۆمیسیۆنە هەبووە بکرێنە کارمەندی بەردەوامی. ئێستا ئەنجومەنی وەزیران دەبێت ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەر بدا ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی ئەوەی نییە چونکی ئەنجومەنێکی کاربڕێکە بۆیە ئەوانیش کارەکەیان ڕادەگیرێ نەکتەنها بۆ کاتی هاتنی دادوەرەکان دادوەرە منتەدەبەکان بەڵکو تەنانەت بۆ کاتی هاتنی سەرۆک وەزیران و کابینەی تازای وەزیران. باشە ئی کۆمیسیۆن نوێەکانی دیاریکراوە کەی دەست بەکار دەبێ کۆمیسیۆنی نوێ بڵین ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیارن مەوەست. بەڵێ ئەو کوتم پێرێ ئەو کۆبوونەوەی کراوە لە ئەنجومەنی باڵای دادوەران لە بەڵدا ئیتر لەم ماوەیەدا هین ناوەکان کۆ دەبنەوە و تیر و پشکیان بۆ دەکرێت بە پێی تێری و پشکەکە ئەنجومەنە کۆمیسیاران دەستنیشان نەکرێن بڕیارە لە یەکی ساڵی تازەوە دەست بەکار بن. زۆر باشە داواکاری خۆپیشاندەرانی ڕەساوکراوە لە دروستکردنی کۆمیسیۆنەکەدا ینی یاخود خۆپیشاندەران داوای زۆرە کۆمیسیۆنێکیان دەکرد کە ئێستا لەژێر فشاری خۆپیشاندەران ئەو کۆمیسیۆنە بڵین یاسایەکی نوێ بۆ کۆمیسیۆن دەرچوو قوربان ژێر فشاری خۆپیشاندەرانە ژێر ئەو فشاری کە من ئەم ماوەی ساڵ و نیوە لە بەغدا بووم چەندین ڕێکخراوم بینیەوە ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی ڕێکخراوی نێودەوڵەتی چەندین چاپێکوتنم لەگەڵ چەندین لایەنە کردووە قەناعەتم پیان هێناوە کە ئەگەر ئەم کۆمیسیۆنە ئاوا بڕوە نەک تەنها لەکەو عیبەیە بۆ کۆمیسیۆن خۆی بەڵکو بۆ حیزبەکانیش ینی لەگەڵ سەرۆک حیزبا دانیشتوم پێم وتووە ئایا تۆ پێت ڕەوایە لە شەقام گاڵتت پێ بکرێ چونکی کۆمسیارەکەت ڕێزی نەماوە ئیتر قەناعەتیان کردوین بە هەر حاڵ بەو شێوەیە کە تێچوێنرا یاسەکە من گەشتبینم بەڵام لە 100% گەشتبینم لە بەلاینەکەم لە 150 و سەروتریش بەوەی کە خواست و داواکاریەکانی خەڵکیەکانی هاوڵاتی ڕاستەقینەی ئەم وڵاتە جێبەجێکراوە لە یاسا تازەکە و بەتایبەت خواستی خۆپیشاندەران. باشە بەس ئەزمموی ئێستا و کۆمیسیۆنە نوێی کە دووسکە ئەنجومەنی کۆمیسیارە لە ئەزمموی وڵاتێکی دنیا دەچێت یاخود لە وڵاتان ئەزمموی کۆمیسیۆنی سەرکەوتو چۆن ینی ئەوە ئێستا لە عێراق پەیڕەو کراوە بڵێن لەو یاسانوی کۆمیسیۆن ڕەچاو کراوە هەڵاوسانی زۆری پێوە دیارە کۆمیسیۆن من خۆم سەرۆکی لیژنەی دووبارە داڕشتنەوەی هەیکەلەی کۆمیسیۆن بوو ئەگەر وەکو نمونە بۆ دێنمەوە ئەگەر بێت و بڕوانیتە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە کەنەدا سەرۆکی کۆمیسیاران هەیە لەگەڵ 4 جێگر ینی 5 کەسن نەک 9 کەس 5 کەسن کارمەندی بەردەوامیان تەنها 500 کەسە تەنها 500 کەس سەرژمێری کەنەدا لەگەڵ عێراقا نزیکە کەنەدا 35 میلیۆنە عێراق 38 میلیۆنە نزیکە لە کاتی هەڵبژاردنەکانە کارمەندانی کاتی کەنەدا بەرز دەبێتەوە بۆ 236,000 لە کاتی هەڵبژاردنەکانی 2010 ئێمە بەرز بۆ 260,000 کەس ینی هەڵاوسانێک و توخمێ وەکو چۆن ئەڵێن توخمەیەکی زۆر لە بەکارهێنانی دەستی کارە لە کۆمیسیۆنە هەیە ئەمەش واتایانی چی دەگەێنێت ئەوە دەگەێنێت کە سەروەت و سامان و پارەی هاوڵاتی بە شێوەیەکی ڕێک و پێک لە کارمەندەکانە سەرمایە گوزاری نەکراوە بەڵکو و تەخشان و پەخشانێکەیە دەبێت کۆمیسیۆن جارێکی تر تەرشیق کرێتەوە ڕێکخرێتەوە تەنزیم کرێتەوە کارمەندەکانی کەم کرێنەوە لە هەمان کاتیشە پیشەیی بکرێن ڕاهێنان مەشق و ڕاهێنانیان پێ بکرێت چۆن دەستپاک بن چۆن تەزویر نەکەن چۆن پیشەیی بن و چۆن لە حزب نەترسن. ئەی لە کوردستان مەکتەبەکانی بڵێن نووسینگەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق دەمێنێ ئەو لێکرای خودت بڵێن بچووکتە دەکرێتەوە هەم وەکوتم هەموو بەڕێوبەرە گشتیەکان و جێگرەکانیان و بەڕێوبەری بەش و
بەڕێوەبەری هۆبەکان لا دەبرێن بە تایبەت بەڕێوەبەرە گشتەکان و جێگرەکانیان و یاخود دیاری دەدەرەکانیان ئەمانە یا خانەنشین دەکرێن یا هین دەگوازرێنەوە بۆ دەرەوەی کۆمسیۆن هەرچی بەڕێوەبەری بەش و هۆبەیە لەناو کۆمسیۆن دەمێننەوە بەڵام پلەکانیاندا دەبەزێت بۆ کارمەند باش ئەگەر بینی سەر پرۆژه یاسای هەڵبژاردنەکانەوەیەکی ئێستا لە پەرلەمان ئەم شێوشر ئەوە توێژی لەسەر دەکرێت ینی ئەم پرۆژه یاسای خاڵی گرنگی تێدا ینی بۆی هەڵبژاردننیدا هەڵبژاردنێکی ئازاد و دادپەروەرانە بێت جارە پێشەم شتێک هیچ هەڵبژاردنێک لە هەموو دنیا ئازاد و دادپەروەرانە نییە لە هەموو دنیا تەنانەت بە ئەمریکاوە بە کەنەدا و بە رووسیا و بەس چین و دادپەروەرانە نییە لە 100% با بڵێن بێگەر نییە باش ئەوەی کە لە عێراق کرا لە سەرووی مەقبولەوە بوو ڕێژەی قبول لە 105 هیچ دەستکاریکردنە تەزویرە هینە لە 105 ئەی چەند دەستکاری کرابوو لە عێراق لە عێراق بە پێی داتاکانی من ئەوێ ڕۆژێ ینی پێش گەڕانەوەم جارێکی تر لە 125 بوو بەڵام ئێستا داتای ترم دەستکەوتووە لە 140 لە 140 دەستکاری کراوەڵێ بەڵێ لە 140 ئاکامەکان دەستکاری کراون باش بەس لە پرۆژه یاسا بڵێن پرۆژه یاسا نوێیەکە مناقەشێکی زۆر هەیە لەسەر سیستەمی بڵێن هەڵبژاردن و بازنەکانی هەڵبژاردن لەسەرەوەی کە ئایا مەسەلەن لەسەر بڵێن بازنی هەڵبژاردن لەسەر ئاستی قەزا بێت یاخۆ لەسەر ئاستی پارێزگا بێت بۆ چوونی بەڕێز لە قوربانەوە یەکێک لە پێشنیارەکان ئەڵبەتە لە یاساکە ئەو پرۆژه یاسایی کە لە ئەنجومەنی وەزیرانەوە هات ئەوەی تیانە مەسەلەی قەزا لە ئاستی ببرە لەمە مەسەلەی قەزای تایە بەڵام هین دوو سیستەمی بەکارهێناوە سیستەمی تاک سیستەمی تێکەڵ سیستەمی لیست با بڵێن سیستەمی تاک بۆ ئەوەی ڕێگا بدرێ بە سربەخۆکان و بە کەسی تاک خۆی کاندید بکات و سیستەمی لیستیش لە 150کەیە کە حزبەکان بە لیست دابەزن لە ئاسی قەزا کێشەکە لە پرسی قەزا گەورەیە ئێمە لە عێراق نزیکەی 32 بۆ 33 قەزایی فەرمیمانەیە بەڵام لە ڕۆژی پرۆسەی ئازادیەوە با بڵێن لە 2003ەوە تا ئەمڕۆ نزیکەی 6 قەزای وەهمی دروست کراوە مەوەست لە قەزای وەهمی ینی فەرمی نین بەڵێنی لە عێراقدا بە یاسا ڕێک نەخراون باشە بە یاسا ڕێک نەخراون ئێمە لە ناوچە جێناکۆکان یاخود ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم چەندین قەزا هەیە هێشتا پرسەکانیان یەکلا نەبووتەوە مەسەلا قەزای کفریە قەزای دووزە داقوقە خواکەریم قارکەرم و ئەو ناوچانەی لێ ئین بۆتەوە قەزای دبسە حەمدانەیە لە مووسڵ قەزای شنگالە کە شوێنی لێ جیاکراوەتەوە شرگاتە ینی مەخمورە ئەمانە هەموو کێشەن باش کاتێکە تۆ سیستەمی قەزا بەکاردێنی ئەم کێشانە بۆ دروست دەبێتەوە دەنگەکانت پەرتە بێتەوە باشە دەنگی کورد لە مەخمورە بۆ چۆ دەڕوە دەنگی کورد لە دووزە بۆ چۆ دەڕوە لە کفریا بۆ چۆ دەڕوە لە تەنانەت لە خانەقین و لە مەنەلی ئەم دەنگانە بوو چۆ دەڕۆن ئەمانە پرسن دەبێت لایەنە کوردیەکان کار لەسەرەمە بکەن قەزایان پێ قبول نەبێت توش لەگەڵ قەزانی من بەیشەوەک لەگەڵ قەزانی بۆچی لەگەڵیانی بوون چونکی ناجوورە مافی کورد دەخورێت مافی کورد دەخورێت و مافی تەنانەت کەمایەتەکانی تریش دەخورێت ئەمە یەک دووەم نەک تەنها بۆ کورد بەڵکو بۆ سونەش چەندی کێشە قەزایی کێشەی جوگرافی و ئیداری هەیە لە پارێزگای کەربەلا لە پارێزگای ئەمبار لە تەنانەت لە پارێزگای بەغاش لە پارێزگای واسط ئەمانە کێشەی ئیداری جوگرافی هەیە قەزا دروست کراوە بە پێی یاسانیە یاسار ڕێگای پێ نەداوە چونکی دروستکردنی قەزا ئاوا ئاسان نییە دەبێت ئەنجومەنی نوێنەران بڕیاری لەسەر بدا نەکتەنەوە نمونەیەکی گەورەبانەیە ئێمە پارێزگامان دروست کردەوە پارێزگای ئەڵەبجە تا ئێستا
پەرلەمانی عێراق بڕیاری لەسەرەوە نەداوە کە پارێزگای هەڵەبجە ببێتە پارێزگا یاسای بۆ دەرنەکردەوە بڕیاری لەسەر نەداوە کە بڕیاری لەسەر نەداوە بۆیە دەبینی لە سیستەمی دابشکردنی کورسیەکانە تاکە کورسیەکیش بۆ پارێزگای هەڵەبجەدانە لە چوارچێوەی پارێزگای سلێمانی ئەمەش دەگەڕێتەوە بەڵێ ئەمەش دەگەڕێتەوە بۆچی دەگەڕێتەوە بۆ کەم تەرخەمی لایەنە سیاسیە کوردیەکان لەلایەک و بۆ کەم تەرخەمی پەرلەمانتارە بەڕێزەکانی بەغدا بەس بەڕێز بە شتێکی باشی زانستە پەرلەمانتارانی کورد بایکۆتیان کرد بەسەر مادەی 15 کە دژیەوەن مەسەلەن بازنی هەڵبژار لەسەر ئاستی قەزابێ ئەوەی من ئاگادارم ئەوان لەسەر ئاسی قەزا نییە کێشەکەیان بەڵێ ئەوان لەسەر کێشەیەکی ترە ئەوان داوای سیستەمی هەموارکراوی سانتلیگۆن سانتلیگۆ بەڵایەکە بەسەر حزبە بچووکەکان و تاکەکانی ئەم وڵاتە سەپێنرا ئەمجارە تێدایە لە یاس بڵێن لە پرۆژەکە سیستەمی هەژمار و جاکردنەوەی دەنگەکان سانتلیگۆ بریتە لە چی 1 3 5 7 9 11 هاکەزە باش هەتا دوایی ئەوەی لە چەندی وڵاتە لە چەند وڵاتێکە وەکو سویسرا و دووسێ وڵاتی تر لە ئەمریکای لاتین و باشووری ئاسیا پەرڕەوکراوە هەموارەکەیان پێڕەو کرد کە لە بری ئەوەی یەک بێ هاتن 1.4 بەکارێنە ئەمە لە ئاسی جیهانە 1.4 لە چەند وڵاتێکا بەکارێنراوە بەڵام قوڕاوەکە لەوەدایە لە عێراق 1.4ەکە گۆڕا بۆ 1.6 نەک تەنها هێنرایە 1.7 1.7 لە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کرا بە 1.9 واتە بەڕێزت وەکو نمونە دێنمەوە بەڕێزت نوێنەری کاندیدی کۆمەڵیت باشە 17,000 دەنگەتەیە من و برای بەڕێزم کامیرامانەکە کاندیدی یەکێتین وایە خودت پارتین من 16,000 دەنگم هێناوە ئەویش 14,000 دەنگ هێناوە 16 لەگەڵ 14 ئەکاتە چەند 30,000 وانە بەڵێ 30,000 تۆ 17,000 دەنگت هێناوە قاسمی مشتەرەکە 15,000 بێت تۆ من دوو کورسی دەبەمەوە تۆ هیچ نابیتەوە 1.9 بێ باش 1.7 بێ لەوانەیە تۆ کورسیەک بەریت بەڵام من تۆ کورسیە بە 17,000 دەبێت من یەک کورسیم بەردەکەوێ بە 30,000 ئەمە نەعەدالەتیە لە سیستەمی سانتلیگۆ ئەوەی کێستا لە پرۆژە یاساکە هەیە ینی کام سیستەمەکەیەوە ئێستا داوای 1.7 دەکرێت 1.7 لە بەرژەوەندی وەکوتم کاندیدی تاکدانە و لە بەرژەندی حزبە بچووکەکانە نیە ئەیدی بەداوای چی بکەن بۆنەوە غەیری پارتی یا داوای سیستەمی سانتلیگۆی ناهەموارکراو واتە 1 3 5 7 9 هەتا دوایی یا داوای ئەوە بکەن ئەگەر ئەوەشیان بۆ ناچێتە سەر بابێن ڕێک لەسەر لەسەر سیستەمی فەردی وەیەخود تاکە کەسی لەسەر ئەوە بچوێنن و هین سنتەرەکانیش با لەسەر هین چڕی دانیشتوان بێت نەک پارێزگا یاخود هین قەزا چڕی دانیشتوان وەکوچی با بڵێن پارێزگای سلێمانی چەند قەزایتیایە 16 قەزایە بۆ نمونەوەی کە ئێستا ناو شاری سلێمانی چەند قەزایتیایە یەک قەزایە بەڵێ ناوەندەکەی قەزایە ناوەندەکەی یەک قەزایە دانیشتوانی ناو شاری سلێمانی چەندێکە 700,000 کەس با بڵێن وەکو گریمان 700,000 کەس ئەم 700,000 کەسە دەبێت 7 کورسی هەبێت سلێمانی وایدانە بەڵام بە پێی هین پارێزگاکە ئەگەر بوو ئەو کاتە 4 کورسی دەبێت نەک 7 باشە کەم دەبێتەوە سپاس دەکەم ناوپڕێکمانە دەگەرم بۆ لای بەڕێز دواتر بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان مێننەوە
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە. کۆمپانیەکەمان لە وەرزێکی نوێدا هەڵدەستێت با گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەککەی پیرۆز و مەدینەی درەوشاوە. گەشتی پیرۆزی عومرە ئارامی و ئاسوودەی ڕۆح و دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی خوای گەورەدا. گەردەتەوێت گەشتێکی مانی و ڕۆحی ئەنجام بدەیت و زۆرتر سوودمەند بیت و زانیاری دەستکەوێت لەسەر شوێن و جێگا پیرۆزەکان، ئەوە بە دڵنیاییەوە لە کۆمپانیای سەماوات بەدەستی دەهێنیت. دیاریەکانی کۆمپانیا 3 جانتای قەبارە جیاواز، ئیحرام بۆ پیاوان، سەرپۆش بۆ دایکان و خوشکان، کتێبی مەککەی پیرۆز، کتێبی گەورەی و پیرۆزی ئاوی زەمزەم، کتێبی گەورەی هەردوو حەرەم، شوێنی نزیک و خواردن و خزمەتگوزاری لە تایبەتمەندیەکانی کۆمپانیای سەماواتە. گەشتەکانی ڕابردوومان سەلمێنەری وتەکانمانە. گەشتەکانی کۆمپانیای سەماوات بە سەرپەرشتی عەبدوڵڵا مەلا سەعیدی سیاگوێزیە. ناونیشانی کۆمپانیای سەماوات سلێمانی دارۆغا، خوار مزگەوتی دارۆغا. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی، شەقامی مامۆستایان، نزیک شەقامی قەنات، تەلاری جاسەنا. 0 153 85 85. چی بخوازێ ئارەزووتان لارچی بێ برنجیمانیا بەدەستم بە ئاسانی دروستە بێ کاتێ هەموو شێت تاو بوو خۆشترینیان دێتە سەرمێت تەموو چێژی برنجی ئیمانیا یەکتری داگرنامێ لە ڕۆژی لەدایک بوونتە تۆ شایستەی جوانترینی ئەمەوێ هەموو دڵخۆش بن تۆ شێش لە ژیان ببینی برنجی مانیا هێزی خوانە شایستەی ماڵ و میوانە. برنجی 11-22 هندی و 11-22 پاکستانی مانیا بە تام و چێژ و ناوازە و تەنیا تاکە برنجە لە هەموو ئەوروپا بەکاردێنرێت. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسەی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. وشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تەندروستی خۆم لەلا گرنگە بۆیە هەمیشە بە دوای ئەو خۆراکانەدا دەگەڕێم کە لە شولارم تێک نادات و ئەم پارێزێ لە قەڵەوی بۆیە زۆر گەڕام تا باشترین برنجی سروشتیم دۆزیەوە. برنجی هەومەلی پریمۆم بۆنداری تایلەندی. ئەم برنجە لە سەدا 92 بۆندار و بەتامە لە کاتی لێناندا کەم زیاد دەکات. ئەزانی بۆ چونکە لە سەدا 100 سروشتیە و دوورە لە نیشاستە و چارەسەرە بۆ قەڵەوی. برنجی هاومەلی پریمۆم بۆ 48 وڵاتی جیهان هەناردە دەکرێت. پێویستمان بە بریکارە لە سەرجەم شارەکانی کوردستان و عێراق. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام
جارێکتر سڵاتان لەبێت بینێرانی بڕست کاک دکتۆر پێش ناوبڕەکە باسی ئەوت کرد کە سیستەمی بڵێن ئەگەر لەسەر ئاستی بڵێن قەزابێ بۆ کورد خراپە بە تایبەتی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ئەگەر لەسەر ئاستی مەسەلەن وەکو ڕابردوو بە عێراق 18 باز نەبێت باشە مەسەلەن هەرێم سێ بازنە ئەوە دەکرێت ئەوە دەکرێت و مەقبولیشە بەڵام دەبێت لە هەمان کاتیشە تۆ هین ڕێگا بە سیستەمی تاک و سیستەمی تێکەڵ بدرێت ئەوەس لە سیستەمی تاک چییە بۆ سیستەمی تاک ینی کاندیدی تاک سربەخۆ بێ بە سربەخۆ دابەزێت نمونەت بۆ دێنمەوە لێرە لەم شارە ینی ناودار و نخبە و کەسانی زۆر بە ڕێز هەن کاری باشیان بۆ پارێزگا کردووە ناودارن جەماوەر لە پیشتیانە بەڵام لە ناو حزبەکانە نین ئێمە گەر بێت وەکو تاک خۆی کاندید بکات بێگومان دەرەچێت بێگومانە ئەبێتاندا بەردەمان زۆرێک لە چالاکوانانی ئەم پارێزگایە و پارێزگاکانی تری هەرێمی کوردستان بێبەش کراون لەوەی بەشداری پرۆسە دیموکراسیەکە بکەن ناچار هەندێکیان چوونەتە ناو حزبە بچووکەکانەوە هەندێکیشیان تەنانەت لە ناو حزبە گەورەکانیشە بەڵام دەرفەت و براویان پێ نەدراوە بۆ ئەوەی ململانەیەکی دیموکراسیانە بکەن و شوێنی شایستەی خۆیان ببینن بۆیە من لەگەڵ ئەوم کە سیستەمەکە تێکەڵ بێت لە هەرێمە ئەوەش حزبی هەبێ هەم تاکیشەبێ ئەوەش ناکرێت بۆ چونکی تۆ ئەم یاسایە بۆ هەموو عێراق بۆ هەموو عێراق کەواتە تێکەڵەکە لەگەل کەس لەگەل تێکەڵەکە نییە شقامی عێراق لەگەل تێکەڵەکە نییە لەگەڵ سیمڵی خۆپیشان لەگەل سیستەمی تاکە باش سیستەمی تاک لەسەر بناغی چی لەسەر ئەساسی چی ڕێژەی چڕی دانیشتوان ڕێژەی چڕی دانیشتوان وەکوتم ڕێژەی چڕی دانیشتوان لە پارێزگای سلێمانی لە ناو شارە ئەگەر 600,000 کەس هەبێت ئەو 600,000 حەو کورسی بەرەکەوێت بە پێی یاساکە 242 کورسی بۆ داناوە لەگەل کورسی کۆتاکان دەکاتە 251 کورسی یا 53 کورسی شتێکەوە ئەمە خۆی لە خۆیان دژی دەستورە چونکی لە مادەی دەستوریە باسی چیەکە ئەڵێ 100,000 کەسی دانیشتوانی عێراق ناڵێ 100,000 کەسی دەنگدەر واتە هەر کورسیەک نوێنەرایەتی 100,000 دانیشتوان دەکات باش نەک دەنگدەر تۆ کاتێک کە دەنگدەر بەکاردێنیت دەتوانانی کورسەکان کەم بکەیتەوە بەڵام ئەم کەمکردنەوەی خۆی لە خۆیدا نادەستوریە نادەستوریە بەڵێ یعنی ئێستا ئەگەر ژمارە کورسەکانی پەرلەمان لەو پرۆژەیە لە 329 کورسی و کراوەتە بە 251 کورسی بەڵێ ئەوە نادەستوری یعنی ئێستا گەر دەستوری بۆ هەموار نەکرێتەوە نادەستوریە دەستوری بۆ هەموار نەکرێتەوە بێگومان ئەگەر تێش توێنرا سبەی من نەتوانم تانەی لێ بدەم لە دادگای باڵای فدراڵ دادگای فدراڵیە توانم تانەی لێ بدەم ئەو ئەم یاسایە سڕ کرێت هەتا دەستوری بۆ باش بەس ئێستا لە پرۆژه یاساکە تەنە پێشنازی و هەیە کە مەسەلەن قەزابێ یاخود پارێزگا لەسەر ئاستی هەموو عێراق ینی داواکاریش هەیە کە یەک باز نەبێ بەیەکەوە ئاگەر یەک باز نەبێ بۆ داواکاریەکان کورد مەسەلەن باش ئەگەر یەک باز نەبێ بۆ داواکاریەکان زۆرن من بەش بە حاڵی خۆم من ینی بە کوردیەکەی بڵم من نەتەوە گەرنی باشە بەلای منەوە نیشتیمان لەسەر هەموو شتێک باش من خۆم بە هاوڵاتی و بە هاونیشتمانی ئەم وڵاتە ئازانم باش باوەڕم بە نەتەوەگەری نییە چونکی نەتەوەگەری تا ئێستا کوردی نەگەشتۆتە نەگەیاندۆتە ڕەخی ئامان بەڵکو ڕۆژ بە ڕۆژ ئێمەی قەتیسی دەسەڵاتی بنەماڵی و قەتیسی وەهمی خێڵەکی و وەهمی ئینتیمایی خوێن و ئەم شتانە کردووە نەگەشتوونەتە هیچ بەڵام هاوڵاتی بوون کاتێک کە تۆ ڕێز بۆ هاوڵاتێکە دادەنیت مافی دەدەیتێ مافەکەی پێشێل ناکەیت ڕێگای پێدەدەی بە ئازادی دەنگ بدات بە ئازادی خۆی کاندید بکات ئەو کاتە تۆ ئەم وڵاتە دەگەشێتەوە کەسانی لێهاتوو کەسانی شاو بۆ شوێنی شواو دیاری دەکرێن بەڵام کاتێک کە تۆ بە هەست و نستی و سۆزی نەتەوایەتی و ئەم شتانە خەڵکەکە فری و بدەیت بۆیە موچەت دەبر لە بەغدا و 12 مانگ موچەت بۆ دەنێرێ لێرە 9 مانگ موچەی 9 مانگت پێدەدرێ لە بەغدا
سەربازی بەغا نزیکەی 800 هزار وەرەگرێ لێرە پێشمەرگە 400-500 وەرەگرێ کارمەند لەوێ 1,200,000 وەرەگرێ لێرە 500-600 وەرەگرێ ئەمە بەڵایە ئەمە بەڵای نەتەوەگەریە فکری نەتەوەگەری و خێڵەکی و بنەماڵەیە کە ڕکێفی خۆی بەسەر ئێمە سەپاندووە بەڵام ئەگەر بێت و سیستەمی تاکی سربەخۆ بنێرینە بەغدا بێگومان کاردانەوەیان دەبێ بەسەرم ئەم بارودۆخە و ئەم بارودۆخە دەگۆڕن ڕکێفی بۆ نوێنەرەکانی داهاتوش ئێستا بۆ نەگەر لە حکوومەتی کاتیش پێک بهێنرێ پێ دوای خەڵکی سربەخۆ لە نێراتی کورد لێوێ باشترە هەڵبژاردن کە دەکرێت بۆ حکوومەتی کاتی نییە باش ناو حکوومەتێکی ئێستاوا بڕیارە پێک بهێنرێ دەڵێن کاتی دەبێت و کار بۆ هەڵبژاردننی داهاتوو دەکەم بەڵێ مەوەسمە بوو کە کەسی سربەخۆ بڕوات بۆ ئەوێ باشمان دەبێت ئەمە داواکاری گشتی خۆپیشاندەران و مانگرتوانە کە کەسی سربەخۆ بۆ کوردستانیش بۆ کوردستانیش وەزیرەکانیش ینی پێدوایجارێکی تر ناگەڕێنەوە بۆ یەک بازنەی لەسەر ئاستی عێراق نە ئەمە کاتیە ئەمە ینی ئەم حکوومەتەی کە دێت کاتیە بەڵە مەوسم بۆ بازنەکانی هەڵبژاردن بەڵ ینی پێ دوایجارێکی تر عێراق هەڵبژاردنەوە پەیڕە ناکرێت عێراق یەک بازنە بێ بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک ئەمە داواکاری ئەو حزبانەیە کە چەکیان بەدەسە پارەی چڵتدار و یاخود پارەی ناڕەوایان بەدەستە و پشتیوانی دەرەکیان هەیە لەگەڵ پشتیوانی خێڵەکی ئەمە داواکاری ئەوانە کە عێراق ببێتە یەک بازنەوە یاخود عێراق لە چوارچەوەی حیزبی بچووکیش مەسەلا قازانجی لێ بکە حیزبی بچووک مەسەلا دەنگەکانی کۆ بکرێتەوە تەنها لە کاتێکە ئەگەر سیستەمەکە تێکەڵ بوو واتە سیستەمی تاک و سیستەمی تێکەڵ بەکارێن باش ئەو کاتە حزبە بچووکەکان دەتوانن سوود لەمە بۆ وەرگرم بۆ نمونە من حزبی زەیدم هەیە هەژمونی من لە پارێزگای سلێمانیە من دەتوانم دەنگ کۆکەمەوە لە هەموو شار و شارێژکەکانی پارێزگای سلێمانی باش بەڵام ئایا ئەگەر زۆرینەی دەنگەکان لە کەلارەوە بێت ئەم کاندیدەی کە لە کالارەوە دەرەچێ زۆرینەی دەنگەکان وەرەگرێ نوێنەرایەتی دەنگدەرانی ڕانیە دەکات هی پێنجوێن دەکات دەزانێت لە پێنجوێن چ باسە دەزانێت لە دوکان چی باسە نەخێر لەوانەیە لە میدیاکانەوە لە ڕێگای حزب بۆی بێت حزبیش کار بۆ بەرژەوەندی خۆی دەکات کەواتە ئەم کاندیدەی کە کۆ لە دەنگ لە شار و شارێژکەکانی ترەوە کۆ دەکاتەوە بۆ حزبەکەی و بۆ خۆی نوێنەری حزبە نوێنەری گەل نییە باش ئەی فراکسیۆنە کوردستانەکان کە بەڕێز مەسەن لە کۆمیسیۆنی پێشتر بەڵگەداتا لابوو لەسەر تەزویر و ساختەکارەوە هین پرسوڕاوێژەکان بەڕێستان کرد بەسەر ئەم یاسایە چۆن بێ کورد ینی چۆن پێشناس پێشکراوە پرۆژه یاسای هەڵبژاردنەکان من ینی ئەمڕۆکە شتێکم پۆست کرد لەسەر پێیجەکەم کە جێداخە 6 مانگە هیچ لایەنێک لە ئەندام پەرلەمانەکان پەیوەندیان پێوە نەکردوم بۆ ڕاو ئاڵوگۆڕکردنی بیرۆڕا لیان نەپرسیمەتەوە بۆچوونی تۆ چی و چی نییە سەفیر هاتوۆتە لاوم جێگری سەفیر هاتوۆتە لام نەتەوە یەکگرتوەکان هاتوونەتە لام ڕاوبۆچوونم لەگەڵیان ئاڵوگۆڕ کردووە پێم وتون کە داواکاری شەقام چییە داواکاری هاوڵاتی ڕاستەقینە چییە هەموو لەسەر ئەوە کۆکن کە سیستەمی تاکە کەسی کاندیدی تاک ئەمە باشترین بژاردێ یەک تێچوونی کەمە دوو ئاسانە سێ مەسەلا تێچوونی کەم باشە سیستەمێکی ئاسان لە هەمان کاتە کاندیدی براو چێ دەبێت ئەوەی کە زۆرینەی دەنگە باشە نەتەوەی گرتوەکان پێشگیری ئەم سیستەمە دەکات سیستەمی تاک نەتەوەی گرتوەکان پێشگیری دەکات نەتەوەی گرتوەکان پشگیری زۆرینەی داواکاریەکانی خەڵک دەکەن وەکو سیستەمی ئێستاش نوێنەری خەڵک نوێنەری ڕاستەقینەی خەڵک شەقامە باش سەبارەت بە مەسلەی ئالەتی تەزویر چ لە یاسای کۆمیسیۆن چ لەو پرۆژەش کە ئێستا پەرلەمان وا بڕێرە پەسەندی بکات نی ئالەتی لە بۆ ڕێگری لە تەزویر لە پاکردنەوەی تۆماری دەنگدەران ینی بژاردنەوەی دەنگەکانی شار بە ئەلکترۆنی دەبێت دووشت هەیە لە سیستەمی بەکارهێنانی سیستەمی تاک
و ئەو کاندیدەی کە زۆرینەی دەنگەکان دێنێت زۆرینە لێرە زۆرینەی ڕەهایە وایخود لەغڵبیە المطلقە 50 ئەو دەنگانە بێنێت ئەمە شتێکی باشە بەو لاشەوە خاڵێکی تر هەیە کە ئەگەر ئەمەش نەکرا خۆ لە یاساکە ڕوونە باسی دوو حاڵەتت بۆ دەکات یەکەم بوو شیرەزەی پرسیارەکەت باشە پرسیارەکەم لەسەر مەسلەی ئەوە بوو کە مەسەرەن هیچ شتەیە بۆ تۆماری دەنگدەران من ئەگەر پاک بکرێتەوە پاکردنەوەکەی ئالێتی پاکنەوەی پێش تۆماری خەوشی زۆری تیا بوون پێشەوە بچینە سەر تۆماری دەنگ مەسەلەی تەزویر لە ناو یاساکە باس لە چی کراوە باس لە بەکارهێنانی ئامێری ئەلکترۆنی کراوە بۆ جیاکردنەوە هەژمارکردنی دەنگەکان بەڵام باش واخد ئەگەر لە این وێزگە و یاخود سنتەری دەنگدانە نوێنەری هەر لایەنێک تانە لە ئاکامەکان بدات ئەو وێزگەیە تەنانەت ئەگەر لە ئاستی سنتەری شابێت هەموو وێزگە و سنتەرەکە وێزگەکانی سنتەرەکە هەژماری لە سەتی دەنگەکانی بەدەستی دەکرێت ئەمە شتێکی باشە ئەمە شتێکی باشە بەڵام ئەگەر تەنها بە ئەلکترۆنی بێ ئەوە بەڵاو یاریە قێزەوەنەکانی 2010 دووبارە دەبێتەوە باش ئەگەر تەنها بەدەستیش بوو ئەوە هێشتا ڕێگا دەکرێتەوە بۆ تەزویر باش تۆ گرنگ ئەوەیەت زۆر بەکوتنی باشی عالیەت ئەوەیە کە هەم بەدەستی بێ هەم ئەلکترۆنی بێ هەردووکیان بێکەوە ئەلکترۆنی بێ و بەدەستی بێ با دووە پرسیارم زۆر وەکتێکە شتێکیشت ماوێ سەبارەت بەوەی کە مەسەلەن دەبێت چی بکرێتەوە بۆی هاوڵاتی لەگەڵ دەنگدان ئاژ بکرێتەوە چونکە بۆی تەزویری ڕابردوو ڕەنگە جۆرێک لە بێ ئومێدی بەرامبەر پرۆسی دەنگدان دروست بێ دەبێت چی بکرێت ئەمە لای دەنگدار خۆی دەبێنێتەوە باش دەبێت دەنگدەر وانە وەرگێ لە خۆپیشاندانەکان نی بەغدا و پارێزگاکانی باشووری عێراق بۆ ئەمەوانەیەک بۆ ئەمە دوو مانگونیەوە ئەوان لەسەر شەقامن باش بۆچی دەنگدەر لە هەریە ماوە لە زۆنی سونەیە بێدەنگە سەرچەکە لەوەیە باش بۆچی لە 2011ەوە لایەنی کەم لە هەفتەی شوباتەوە تا 2010 چەندین خۆپیشاندان کرا بۆچی لە 2010ەوە تا ئەمڕۆکە یەک خۆپیشاندانێک نەکرا بۆ پشگیری لە سعید کاکەی بۆچی پشگیری بکەن لەسەر دژاتی لەسەر ئەوەی کە من پڕە قێزەوەنەکانی تەزویر وینم هەڵدایەوە باش کەسیان نهاتنە سەر شەقام داوا لە دەنگ دەردەکەم ببێتە ساحبی دەنگی خۆی بێت داکۆچی لە پێداویستەکانی خۆی بکات بێت بڵێ من دەنگدەرم من مافی ئەوەم هەیە نوێنەرم هەبێت نوێنەری خۆم هەڵی دەبژێرم نەکەزم باش ئەگەر بێومێت بێ لە بەرژەوەندی دەسەڵاتە مەسەلەن دەنگدان کاریگەری نەماوە بڵێ بێگومان کە تۆ نەچی دەنگ بدەیت لە 1970 دەنگ بدات یا 30 یا 40 لە 1960ەکەی تر دەنگی دەسووتێت و کێ بەقەڵکی کێ دێت کەسی نەشیاو بۆ شوێنی شیاو دەنێت سپاس دەکەم دۆ سپاس بۆ بەڕێز دکتۆر سعید کاکە ئەندامی پێشووی ئەنجومەنی کۆمیسیارانی کۆمیسیۆن هەڵبژاردنەکانی عێراق لەم بەرنامەی لەگەڵمان بووی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ